پێم بڵێ داهێنانەکەی تۆ چێ بەچی بەشداری لێرە؟ بەڵێ بەخێر بێن سەرەتا داهێنانەکەی ئێمە بریتە لە ئامێرێکی ECG کە دروست کراوە لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە کە پێی دەگوترێت ئاردینۆ. ئەم بەرنامەیە ئێمە کۆدیگمان بۆ کردواتە سیستەمێکمان بۆ داڕشتۆ لە ڕێگەی کۆمپیوتەرەوە سوودی ئەو ئامێری ئێمە چیە؟ خۆی ئامێری ECG واتە هێڵکاری خوێندنەوەی دڵ ئەم ئامێرە قەبارەکەی زۆر گەورەیە کە لە نەخۆشخانەکاندا هێ ناتوانێت ببرێتە هەموو شوێنێک، بەڵام ئێمە دروستمان کردە بە زۆرێک کە قەبارەکەی بچووک بێ بتوانێت ببرێتە ماڵان ببرێتە هەموو شوێنێک و لە ڕێگەی لاپتۆپێکەوە نەتیجەکەت بداتێ. وەک دەبینن لەم لاپتۆپەدا ئێمە تەختیتەکان دەخوێنێتەوە و کولفەیەکی کەمی هەیە دەتوانێت ببرێت هەموو شوێنێک. سوودەکەشی ئەوەیە پێویست ناکات نەخۆش سەردانی نەخۆشخانە بکات، بەڵکو دەتوانێت لە ماڵەوە یەکسەر چارەسەری بۆ بەکار بێ وەک چارەسەرێک و داتایەکە ببرێتەوە بۆ دکتۆر. ئەمە قوتابی بەشی سەرکردن هەڵساین بە ئامادەکردنی ئەم ئامێرە کە ئەمە پێک هاتووە لە ئامێرێک کە بۆ دابینکردنی ئۆکسجین بۆ نەخۆش ناوی ڤێنتیلەیتەرە. ئەم ڤێنتیلەیتەرە خۆی بە شێوەیەکی گشتی لە ناو عەمەلیات هەیە، بەڵام ئەمە سادەکراوە بۆیە ئەتوانین لە ماڵەکانیش بەکاری بێنین. ئەم ئامێرە بەکار هاتووە بۆ دابینکردنی ئۆکسجین بۆ ئەو نەخۆشانەی کە کێشەی سیەکانیان هەیە یاخود تەنگەنەفەسن یاخود بۆ ئەو نەخۆشانەی ئەگەر بیرمان بێتەوە ساڵی 2019 کە تووشی کۆڕۆنا ئەبوون بە شێوەیەکی گشتی نەخۆشەکانمان تەنگەنەفەس ئەبوون، پێویستیان بە هەناسەدان بوو، پێویستیان بە ئامێرێک بوو بە بەردەوامی هەناسەیان پێ بدا. بۆیە زاناکانیش هەڵسان بە دروستکردنی ئەم ئامێرە ئێمەش لەلایەن قوتابیانی بەشی سەرکردنەوە ئەم ئامێرەمان خۆمان دروستمان کردووە بۆ ئەوەی بە خەڵکی نیشان دەین کە ئەم ئامێرە پێک هاتووە لە لێرە ئەتوانین پێی بکەین. ئەمە ناوەکەی لە ماتۆڕێک پێک هاتووە کە وزەی کاربایەکە دروست ئەکات، لێرەوە ئۆکسجینەکەی بۆ ئەچێت، بەم شێوەیە ئۆکسجینەکە بۆ نەخۆش دابین ئەکا. ئەنجا هەم لە ڕێی تیومانێ هەم لە ڕێی ماسکش. ئەنجا ئەگەر بێت و جیاوازیش بکەم لەنێو ئەو بتڵە ئۆکسجینانەی کە هەیە لەگەڵ ئەم ئامێرە بتڵە ئۆکسجینەکان تێی نامینێت، یعنی بۆ بە شێوەیەکی کاتیە، بەڵام ئەم ئامێرە بە شێوەیەکی بەردەوامە و هەروەها ئەمەشمان هەیە ئەگەر بێت و جیاوازی ئەمە بکەین لەگەڵ ئەمەیان نفخ ئەکرێ بۆ نەخۆشەکە ماندوو ئەبێت، یعنی کارمەندەکەی کە بووی ئەکات ماندوو ئەبێت. بۆیە ئەم ئامێرە باشترە، هەم ئەتوانرێت لە ماڵ دابدرێت هەم ئەتوانرێت لە خستەخانەکان دابدرێت و شێوەی دانانەکەشی ئەو هاوڕێم باسی بۆم باس پێ ئەوەی جەنابەت چۆنە؟ بەڵێ ئەمە بە دوو شێواز باز دەکرێت دادەنێ بۆ نەخۆشەکە. یەکەم جانبەمە ئەمەیان لەسەر ئێرەی دادەنێت و بووی دادن بۆ ئەو کەسانەیە کە بەهۆش خۆیان بەڵام ناتوان هەناسەیەکی باش بەتەواوەتی بیدەن، بەڵام ئەمەیان دائەنرێت بۆ ئەوەی بکرێتە ناو ترێکیاوە واتە ناو ڕێڕەوی هەناسەیەوە. ئەمەیان بۆ کەسێکی کە لەژێر GA بێ جەنەرال ئینستێزیا واتە ناتوانێت بەهۆش خۆی نییە، ئەنجا ئەمە دائەنێت لەبەر یەکێک بۆڕێک لە ناو قورگی بێت زەحمەتە. ئەمە بۆ ئەو کەسانەیە کە هەناسەیان نەماوە لەژێر بنجی عامدان، اینجا کە ئەمە هەناسیان بۆ دابینەکە. بۆچی؟ چونکە ئێمە ناتوانین هەناسیەکانمان بەبێ ئۆکسجین بێ. ئەگە ئۆکسجین لە ناو سیەکانمان نەبێ ئەوە ئۆکسجین بۆ برین بۆ مێشکەکە ناڕوە، هەر کاتێکش ئۆکسجین بۆ مێشک نەڕۆیش ئەوە لە کار دەکەوێت و پێی دەوتێت برین دێت واتە مێشکی مردووە. ئەمەیانش ئەگەر بەکار بهێنرێت بۆ ئەمەیان بۆ ئەو کەسانێک هەناسیان تەواو نییە ئەمە بەکار دەهێنرێت، بەس یارمەتی دەدات بۆ ئەو کەسانەیە کە وەکو ئەسمان هەیە ڕەبویان هەیە یاخود ئەوانەوە توش کۆڕۆنا ڤایرۆس بوون ئەمی بۆ دائەنرێت و یارمەتی ئەدا. بەڵام ئەمەیان وەکوتم بۆ ئەو کەسانێک کە لەژێر بنجی عامدان واتە لە نەشتەرگەریدان. کۆلاجین نانۆ هایدرۆجێڵمان دروست کردیە کە لە بۆ تورچلۆتی بەکاردێتن. پێکاتەکەی سەدا 90 ئاوا سەدایەکی کارباکوڵی تێدایە بە هەمان شێوە بۆ نیشمان تێکردێت. ئەوە بۆچی بەکاردێ بۆچی باش؟ لە بۆ تورچلۆتی بەکار. بەس بۆ تورچلۆتی بەکاردیان ئەوشی دیکەشی؟ بەس لە بۆ تورچلۆتی بەکار. کۆلاجین تێدا. چەندی کات پێویستە بۆ ئەوەی کە ئەو شتە دوست بێت؟ لەبێ ڕۆژانە لەسەری بەردەوام بێت، تەبعاً کاتێک ماوەی تەواوبوونەکەی تەواو بەخۆی کارگەریەکە بە دەردەکەوێت. دەست خۆش بێن. پێم بڵێ جەنابەت بەچ بەشداری کردو لێرە؟ ئێمە وەکو قوتابیانی بەشی دەرماسازی پەیمانگەی تەکنیکی پزیشکی هەولێر بەشداریمان کردە بە دروستکردنی جێڵێک کە سروشتی دەستکردی خۆمان لە مەختەبەر دروستمان کردووە. پێکاتەکان ئێمە 100% سروشتیە. چیمان تێ کردووە؟ زەیتی قەنەفڵەمان تێ کردووە کە وەکو ئازاشکردنێکی سروشتی بەکاردێ ئەو کەسانی کەوا لە کاتی وەرزشکردن و یاریکی زۆر ئەنجامدا تەشەنج زیاتیان بۆ پەیدا دەبێت دەتوانن سل لەو جێڵ وەربگرن بۆ کەمکردنەوەی تەشەنج زیاتەکان، یان بەرەو وەرزی هاوین دەڕۆین مێش و مەگەز زۆرن پێشکەشتیوا زۆرن لە کاتی پێوەدانی دەبێتەوەی ئازار و پەڵەشتیوە دەتوانن سودی لێوە بگرێت بۆ لابرنی پەڵەکە و کەمکردنەوەی ئازارەکەش. باشە چەندت کات پێویست بۆ ئەوەی کە قوتوێکی لەم بەم قیاسە دروست 24 ساعتی دەوە ئەو مادانی کاتێکەڵ دەکەین 24 ساعت لە مختبەری دانی ئەو زەست